ئەمڕۆ بەرزەپردی حەبسەخانەی نەخیب لەسەر شەقامی بازنەی مەلیک مەحموود کرایەوە کام بەرزەپردە لە دوو قەرەباڵغی زۆر لەسەر شەقامەکە ناهێڵە. من بۆ زانینی زیاتر ئەچمە لای کاک یاسین بەڕێوەبەری جێبەجێکاری پرۆژە. کاک یاسین سڵاو لێبێ. ئەم پرۆژەیە چەندێکتان پێچوو چەندێکیشی تێچوو؟ بەڵێ ئەم پرۆژەیە بودجەکەی ئەوەی کە لایەن شارەوانەوەی تەرخان کرابوو 5 ملیار و 800 ملیۆن تقریبا نزیکەی ئەوەندا ئەبێ، ڕەنگە زیاتریشی تێ بچێت لە داهاتووە کەم و کورتی هەبێ لەوانە، بەڵام پارێکی چاکیان بۆ دابین کردووە یەکەم لەلایەن شارەوانی سلێمانیوانە، دووەمیش هەر لە ساڵی 2024 سەرەتای ساڵی 2024 کرایەوە کە زستان بوو و ئێستش دەیبینن ئەمڕۆ پێش کۆتایی ساڵ تەواو بووە و لە مدەیەکی تقریبا قیاسیایە و کوالێتەکەشی ئەمێنێتەوە سەر هاوڵاتیان و خەڵکی شارە خۆشەویستەکەمان دەتوانن هەڵسەنگاندنی بۆکەن بەلای ئێمەوە کوالێتیشی بەرزە. ئەمە لە چیەکان بردە بۆ هاوڵاتیان چۆن لۆ دوو قەرەباڵغی کەمەکاتەوە؟ ئاسانکارێکی زۆرەکە بۆ کەسانی کە یانەوە لە شەقامی شەستیەوە بۆ ئەو بەری شەستی پەڕنەوانێ، بۆ ناوچەی پیشەسازی، بۆ گەڕەکەەکانی چوارچرا و ئاوبارە و بەکرەجۆ ئەو ناوچانە، بۆ گەڕانەوە بۆ ڕێی هەڵەبجە و سەی سادق و گەرمیان. لێرە پێویست ناکە بچیتەوە دووڕیانی سەرسنار نزیکەی چارەکە 20 دقیقە کاتی پێچێ، چونکە سەرڕایەوەی زۆر جاریش بەهۆی گەڕانەوە لەسەر ئەوی تێڕێی بەردەممان زۆربەی حادیسە دروست دەبوو، لەبەرەوە سوودەکەی لە چەند ڕۆژی داهاتووە بە تەواوەتی دەردەکەوێ. ئەمە بۆ خۆی زیاتر لە 200 ئۆتۆمبیلەگرێ لەسەر پردەکە کە بە مەسافەی پردەکە ئۆتۆمبیلی پێ ئاڕوا و هێوریەکی زۆر دروست دەکاتەوە لە شەقامەکەیە و دەبێتە مایەی خۆشحاڵی شۆفێران و خەڵکی شارەکەمان. ئەمە چەند لاین ئۆتۆمبیلی بەسەر ئاڕوات و دوایەوە پایانەکەی چەندێکە؟ ئەمە پارەکەی وەکو جادەکە شەقامەکە 10 مەتر بۆ 11 مەترە لە هەندێک شوێنە و بە تەواوەتی هەموو ئۆتۆمبیلێک بە گەورە بچووکە پێ ئاڕواوە لە کاتی نۆرمالیشە دوو ئۆتۆمبیل بە دوو لە ئەڕوان پێشکەوتنی تیاوی کێشەی تێدا نییە. ئەمە لەسەر ئاسی ساندار دروست کراوە؟ ئەمە لەسەر ئاسی ساندار دروست کراوە. سەرە ڕای ئەوەی ئەم شوێنە بوو ئەم پردە تەخسیس نەکرابوو، بەڵام بەهۆی زانایی و لێهاتووی تیمی دیزاینەری شارەوانی و لەگەڵ تیمە هەندەسەکانی خۆمانە توانیان بەو شێوەی کە ئەیبینن جێبەجێ بکرێت دەدانانی پایە بۆ بڕین دروست نەکات لەگەڵ شەقامە شەستێ کۆنەکە و لە هەمان کاتیشا ئینسیاتیفێکی باشی بدرێتێ لێرا بوو ئەم پێڵەن تەزاریز ئەم بەرزونزمی ئیستیغلال کراوە بۆ ئەوی لێرەوە سەرکەوین و لە بەرۆدا بەزینەوە و دەیبینن لە داهاتوو هاوڵاتیان هەڵسەنگاندنی بۆ دەکەن. ئەمە نمونەیەکی جوانی پردە لە دەنگ لە سلێمانی لە تاوی عێراقیشە. بۆ بەڕێستان بەڵێ ئەوەی کە ئەیبینن لە ئێستادا بەرزەپردی حەبسەخانەی نەخیب لە شاری سلێمانی لەسەر شەقامی بازنەی مەلیک مەحموود کرایەوە. ئەوەی ئێستا هەیە ئەمڕۆ افتتاح بۆ پرۆژەکە کرا و لە ئەمڕۆ دەچێتە خزمەتی شۆفێرانەوە، شۆفێران ئەتوانن بەکاری بێنن و هاوکات. ئەمە لۆ دوو قەرەباڵغی زۆر لەسەر ئەم بەشەی شەقامی بازنەی مەلیک مەحموود ناهێڵێ. ئەمە بە شێوەیەکە کە لە ڕێگای عربەتەوە کاتێدی بەرەو دووڕیانی سەرسنار لێرەوە دەتوانین تێرن کەی بەرەو بەری ناوچەی پیشەسازی. لێرە ئەوەی کە ئەیبینن ئەمە پردەکێ و لە ئێستادا شێشی کۆتایی دەکرێتەوە، پاشان پاش کەمێشی دیکە دەکرێتەوە بە ڕووی شۆفێراندا. لە هەریەکە پارێزگاری سلێمانی جێگری پارێزگای سلێمانی و سەرۆکی شارەوانی و بەرپرسی چەند فەرمانگەیەکی حکومی بەشدار بوون لە کردنەوەی ئەم بەرزەپردەی حەبسەخانەی نەخیب کە ئەمە یەشێکە لەو پرۆژانی کە لۆ دوو قەرەباڵغی لە سەر شەقامی بازنەیی مەلیک مەحموود ناهێڵێ. ئەوی دەیبینن ئەمە دیمەنەکانە بۆ کردنەوەی ئەو بەرزەپردە. منەوێت چمە لای عەقید بەهمەن بەڕێبەری هاتشۆی ناوشار بەشی ڕۆژاوە. عەقید بەهمەن سڵاوە لێبێ. ئەم پردە تا چەندێک لۆ دوو قەرەباڵغی کەمەکاتەوە سەر شەقامی بازنەی مەلیک مەحموود؟ سڵاوتان لێبێ، ماندوو نەبێت، ماندوو نەبن. طبعاً سەرەتا پیرۆزبایی لە سەردەم شۆفێران و هاوڵاتیانی شاری سلێمانی بە تایبەت دەکەم. ئەمە پرۆژەیەکی گرنگە و هیواخوازین ئەم پرۆژانە بەردەوام بێت. ئەمە یەکێکە لە پرۆژە بۆ بەرهێنانەکان لە بواری شەقام و ڕێگاوبانە. بە تاکید ئەمە فاکتەرێکی سەرەکیە بۆ کەمکردنەوەی لۆ دوو قەرەباڵغی و لە نەتیجەیشە کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتچۆ و واڵاکردنی و فەرهەمکردنی مەودایەکی باشتر بۆ سەرجەم شۆفێران بە تایبەت لە کاتی بەیانیان دەستپێکی دەوام لەو تەوقیتانەی کە لۆ دوو قەرەباڵغی زیاترە بێ. و ئەگەر باسی ئەم پۆینتە بکەین کە ئێستا پرۆژەی یا جێبەجێ کراوە، هاوڵاتیان و شۆفێران ئەزانن کە بۆ خۆی ئەمە
یوتێرنێکمان هەبوو لە نێوەندی شەقامەکە کە بۆ خۆی بوو بۆ ئاستەنگ هەم بۆ ئەو شۆفێرانەی کە یوتێریانە کرد هەم بۆ ڕاستڕەوەکانیش بە هەمان شێوە ئەم پردایان ئەم پرۆژەیە ئەم بەرزە پردا بێتە فاکتەرێکی گرنگ بۆ ڕەوانەوە و چارەسەرکردنی ئەو پۆنت ئەو خاڵە لە گرفت و کێشە بەتاکید ئەمە بۆ خۆی هۆکارێکی باشە بێ بۆەوەی کە گرفت و کێشەکان لەسەر ئەو شەقامە بەتایبەت لەسەر شەقامی وازەی مەلیک مەحموود چارەسەر بکات و هیواخوازیین ئەم پرۆژانە بەردەوام بێت و دڵنیاین ئێمە لە کۆنتاکتان لەگەڵ برادرانی شارەوانی و لەگەڵ لایەنەکانی تریشە و چەندین پرۆژەی تریشوە کە بۆ خۆی هیوامان لەسەر هەڵچنیوە کە ئەو شوێنانی کە خاڵی لاواز و خاڵی گرفتی هاتچۆن و ڕووداوەکانی هاتچۆ خنکانی هاتچۆ تیان ڕوەدات و جێبەجێکرێت هیواخوازیین ئەم پرۆژانە بەردەوام بێت بۆ خزمەتی هاوڵاتیان و شۆفێران. سپاس بۆ عقید بەهمەن ئەحمەد بەڕێبەری هاتوچۆی ناوشار بەشی ڕۆژئاوا. بەڵێ ئەمەی کەیبینن ئەمە بەرزەپردی حەبسەخانی نەقیبە کە ئەمە بە تەواوبوونی کە ئەمڕۆ دەکرێتەوە لۆد و قەرەباڵغیەشی زۆر لەسەر شەقامی بازنەی مەلیک مەحموود ناهێڵێت و وا دەکا کە شۆفێران بە ئاسانی بە سایدێکی کراوە بەسەر ئەم بەرزەپردەدا یوتێرن بکەن و بچنە سایدی بەرامبەر کە ئەو بەرەوە ناوچەی پیشەسازیە ئەم بەریشەوە کە لە پردی وڵوبەوە دێتە ئێرە و خەڵک ناچێتەوە هاوڵاتی شۆفێر ناچێتەوە دوڕیانی سەرسنار. ئەمەوا دەکا کە لۆد و قەرەباڵغی لەسەر شەقامە نەمێنێت و هاوکات ئەوەی کە باس دەکرێت ئەو یوتێرنەی کە لێرەشدا هەیە کە لۆد و قەرەباڵغی زۆی دروست کرد بوو ئەو یوتێرنەش دادەخرێت.